ئەمریکا بەرەنگاربوونەوەی مەترسیەکان بۆ سەر ئاشتی و ئاسایش لە ناوچەکانی جیهاندا بە ئەرکی خۆی دەزانێت و بە هەمان شێوە بە بەشێکیش لە بەرپرسیارەتی خۆی لێی دەڕوانێت. ئەم دیاردەیەش لە وتاری ساڵانەی سەرۆکی ئەمریکادا لە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا ڕەنگی دایەوە. ئێمە لە ڕێکەوتنێکی زۆر خراپی ناوەکی لەگەڵ ئێراندا کشاینەوە. سزای قورسمان سەپاندووەتە سەروڵاتی پێشەنگ لە جیهاندا بۆ پشتیوانیکردنی تەرۆریزم. ئێمە دەوڵەتی خلافەتمان بەڕێژەی لە 100% لەناو بردووە ئەلبەغدادی دامەزرێنەرەکەی و ڕێبەرەکەیمان کوشتووە. هەروە قاسم سولەیمانی گەورە تەرۆریستی جیهانیشمان لەناو بردووە. ئەگەرچی لە ساڵی 2015دا کاتێ ڕێکەوتنە ناوچیەکە لەگەڵ ئێراندا مۆر کرا بە دەستکەوتێکی گەورەدا دەنرا لەو کاتەدا، بەڵام بەڕێوەبەرایەتی ئێستەی ئەمریکا ئاماژە بەوە دەکا کە کەلێنی زۆر لەم ڕێکەوتنەدا هەن و ئەو کەلێنانەش هەر هەمووی لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێرانە. یەکێک لە هاوکارەکانی ئەوەی ڕێکەوتنە ناوەکیەکە بەرەنجامێکی شکست خواردووی هەبوو ئەوەیە ڕێگەیەکی تیادا بوو بۆ ئێران تا بە خێرایی بگاتە مەتریاڵی پەرشکردنەوە کە بۆ چەکی ناوەکی پێویستە. لە چەند مانگێکدا ئێران دەیتوانی بیگۆڕێت و بەکاریشی بهێنێت. ئەمە یەکێکە لە شکستە سەرەکیەکانی ئەو ڕێکەوتنە. پرسیارەکە لەوەدایە ئەگەر ئێمە نەکشایەنەوە ئەوە ئێران زیاتر دەستی ڕادەگەیشت بە پارە و ڕژیمی ئێران سەرچاوی زیاتری دەبوو بۆ دروستکردنی سنتریفیوژ و دروستکردنی سیستمی بەرگری خۆی. ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی سیاسەتەکانی ئێران پشت بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان دەبەستێت و جەختیش لەوە دەکاتەوە ئەگەر بێت و ئەمریکا ئەم جۆرە سیاسەتەی نەبووایە بەرامبەر بە ئێران، ئەوە تاران هەموو ئامانجەکانی خۆی دەهێنانە دی. هەوڵەکانی ئەمریکا بۆ دانانەوەی تەواوی سەزاکانی نەتەوە یەکگرتوەکان لەسەر ئێران کە پێشتر لابران، هەروەها درێژکردنەوەی گەماروی چەکیش بەپێ بڕیاری 22 سیویەکی ئەنجومەنی یاسایەشە. بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ هەمیشە ڕاستگۆ بووە سەبارەت بەوەی ئێران لە ڕاستیدا چییە. وڵاتێکی ڕادیکاڵی پێشەنگ لە جیهاندا بۆ پشتیوانیکردنی تەرۆریزم و دژایەتیکردنی جوو. سەرۆک ترامپ تێگەیشت بوو لەوەی ڕێکەوتنی ناوەکی شکستی خواردووە چونکە ئێرانی نەهێنایەوە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتی و یان ڕێگە لە ئێران بگرێت لەوەی ببێتە خاوەن چەکی ناوەکی. سزاکان و سەپاندنی ئەو سزایانە هەر تەنها کۆماری ئیسلامی ئێران ناگرێتەوە، بەڵکو هەر کەس و لایەن و وڵاتێکیش ئەگەر بێت و کار بۆ پێشێلکردنی ئەو سزایانە بکەن، سزای زیاتر دەسەپێنرێ بەسەریاندا. ئێمە سزای نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی پێشووی ڤەنزوێلایش دەدەین. بۆ نزیکەی 2 ساڵ کار بەدەستە گەندەڵەکان لە تاران کاریان لەگەڵ ڕژیمە نایاسایەکەی ڤەنزوێلادا کردووە وەک گاڵتەکردنێک بە گەماروی چەک. بڕیار و کارەکانی ئێستامان ئاگاهیدانێکە و پێویستە لە سەرانسەری جیهاندا گوێ لێ بگیرێت. گرنگ نییە هەر کەسێکیت ئەگەر گەمارۆ چەکیەکانی UN پێشێل بکەیت ئەوە دەکەویتە بەرمەترسی سزادانەوە. جابینەرانی عازیز، ئێران و سزای زیاتر بەسەریدا تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و لێکۆڵەر تاهر خالیدی دەکەین لە وڵاتی سویدەوە. کاک تاهر، سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. هەر دەست بەجێش دەچمە پرسیاری یەکەمی بەرنامەکەم. پێت وایە هەروە دێ و سزای زیاتر بەسەر ئێراندا بسەپێنرێ، یعنی وەها بکا کە ئێران ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ؟ زۆر سپاس کاک بەڕەنگیان. ڕاستەکەی من گومانم هەیە لەوەی کە ئێران تەنها بۆ سزا بۆ گەمار و ئابووریانە ڕەفتاری بگۆڕێ. هۆکارەکەشی ئەوەیە کە هەم ئەزمونمان هەیە لە گەماروی ئابووری، مەسەڵەن ئەگەر ئێمە زۆر بە وردی تەماشای ڤێنزوێلاکەین، گەمارەی ئابووری لەسەرە ئەو گەمارە ئابووریانە کاریگەریەکی یەجگار زۆری بۆ لەسەر ئابووری ڤێنزوێلا. ئەگەر تەماشایکەین و بەراوردیکەین لە 2016 لە 2015 کە دەست پێەکە یا 2014 کە دەست پێەکە، لە 2016 کە تەماشایکەی ڕێژەی چوونەسەرەوەی تەوەڕۆم لە ڤێنزوێلا دەبێت بە 800%. ئەم زەختە لەسەر ئابووری ڤێنزوێلا وای کرد هەتا ئێستا ئەگەر چاوی لەکەی بە پێ ئەو زانیاریانە کە لەسەر تۆڕی کۆمەڵایەتیەکان لەسەر سۆسیال میدیا باسیەکەن، ئێستا وەزعی ئابووری ڤێنزوێلا یا ئەبێتە 1,000,000% تەوەڕۆمەکەی. جا ئەو بێنە بەرچاو تەوەڕۆمی وڵاتێک ئەبێ بە 1,000,000% و 4 ساڵیشە
ئەو وەزعە نالەبارە لە ڤێنزوێلا هەیە. لەلایەکی تیشۆ کە تەماشاکەی هەر بەپێی ئەو زانیاریانە کە هەنوو لە بەردەستا 2.3 ملیۆن کەس لە خەڵکی ڤێنزوێلا ئەویان بەجێهێشتووە. باشە کاک تاهیر ئەمە ڤەنزوێلا ئەی بۆ ئێران چۆن؟ ینی ئێران گەورە کاربەدەستانی ئەو وڵاتە بۆ خۆیان هاوارەکەن، دەڵێن سزاکان کاریگەریەکی زۆر نەرێنی کردوێتە سەر باری ئابووری باری دارایی لە ئێراندا. دەزانی کاک بەڵنگیان من دڵنیام و سزانە کاریگەری هەیە لەسەر ئابووری ئێران. یعنی ئەگەر کەسێک هەر زۆر کەم دقت بکات تەماشاکە پێش گەمارۆکان 2,500,000 بوشکە نەوتی ڕۆژانەی دەفرۆش. ئێستا ئێران نەوتی ڕۆژانەی کەمترە لە 400,000 بوشکە کە دەیفرۆشێ. ئەمە زۆر بە ئاشکرا دیارە کە ئەمە کاریگەری هەیە لەسەر وەزعی ئابووری ئێران. ئێمە ئەگەر ئەو زانیاریانە کە لەم لەولا باس ئەکرێ هەر چاوی لێ نەکەین و تەنها باس لە تەماشای زانیاریەکان بکەین کە ئێران خۆی بڵاوی دەکاتەوە. ئێران باسی ڕێژەی 25% تەوەڕوون دەکات لە وڵاتەکەی خۆی، باسی 18 تا 20% بێکاریەکە، ڕێژەی بێکاری لە ناو وڵاتە. جا ئەمە ئەم ڕێژەی بێکاریانە چاو لێ بکە لە شوێنهای جۆر بە جۆر جیاوازە، فەرقی هەیە لە تەمەنی جۆر بە جۆر جیاوازە. مەسڵەن شوێنێک لە کوردستان بێگومان زۆر زیاترە لەوە وغیرز ئەوەیش ئەو تەوەڕمیش کە هەیە بۆ خۆیان باس 20% و 25% دەکەن. شوێنی تر هەیە مەسڵەن لە ئەمریکا شوێنی لێکۆڵینەوەیەکەی کە باس لە 60 تا 120%. بەڵام ئەمانە بێگومان کاریگەری هەیە لە وەزعی ئابووری. بەڵام من حەزەکەم شتێک لێرە باس بکەم ئەگەر ئیجازەم دەی تۆزیحی بکەم بۆچی ئەم گەمار و ئابووریانە بێگومان کاریگەریە لەسەر ئابووری ئێران و زەختێکی یەجگار زۆر دەخاتە سەر خەڵکی هەژار و خەڵکی مامناوەندی و متەوەسط، یانی بەرەو خواردتر زەختێکی یەجگار زۆر دەکەوێتە سەرشان ئەوە. بەڵام من وا دەزانم ئەوەی کە دەستی گرووە بە کۆماری ئیسلامی و کۆماری ئیسلامی توانوێت دووسێ دەی ئاخرا ئەوەی کە توانوێتی دەستی داوەتە باڵی کۆماری ئیسلامی لە دەرەجەی یەکەما هێزی چەکدار و هێزی نظامی ئەو لە سەروی هەمویان و سوپای پاسدارانە. سوپای پاسداران هێزێکی توکمەیە بۆ سەرکوتکردنی هەموو ناڕزایەتێک و ئاعتراز و هەموو مخالفینە. باشە پاسداران ئەگەر یارمەتی می پاسداران ئەمە دەتوانێت لە ناوخۆی وڵاتە بکە، ئەی لە دەرەوەی وڵات بۆ نمونە لە ئاوی کەنداودا لە سنووری ئاوی کەنداودا پاسداران ئەو توانایی ماوە. جەنابەت دەزانی کە تایرکە پاسدارانی شۆڕشی ئیسلامیش کەوتونەتە ژێر سزاوە لەلایەن ئەمریکاوە. دەزانی کاک باڵێن نەتێش قسەکەم تاواکەم. سوپای پاسدارانی ئێران بۆ خۆی تایبەتمەندیەکەی ئەوەیە کە بە زۆر لایەن باسی ئەوەکەن کە 60% ئابووری ئێران بەدەستە. هێزێکی وا نظامی لە کەم وڵاتی دنیا هەیە شتی وا بێ هێزی هەرە سەرکوردکەر و نظامی کە 60% وڵاتی بەدەست ئابووری وڵاتی بەدەستە و جیاواز لەوە بۆ هێنانە ژوورەی شتومەک بۆ ناو ئێران تەواوی ئەوەی کە پێ ئەڵێن واردات و شت دێتە ناوخۆی ئێران هەمووی ڕێگەی ئاو و ڕێگەی ئاسمان و ڕێگەی زەوی وا لە کۆنتڕۆلی سوپای پاسدارانە. ئەم گەمار و ئابووریە بەلای منەوە نەتەنها ئەم هێزەی سوپای پاسدارانی کز و لاواز نەکردووە بەڵکو یەجگار زۆریش بەهێزی کردوون بە قەوەتی کردوون. لە چی بەهێزی کردوون کاک تایر لە چیدا؟ با من یەک نمونەی سادەت بۆ بێنمەوە کاک بڵێن ئەگەر تۆ شتێک وارد کەی بینیتە ناو خۆی ئێرانەوە مەسڵەن تەماشاکە لێوانێک پەرداخێک داینە بە $10 تۆ لە چینەوە ئەیێنی یا لە وڵاتێکی تێەوە ئەیێنیتە ناو خۆی ئێران لە حاڵەتی عادیەکە لە چیناکە وەری دەیکڕی بە قیمەتی $10 چون هەموو هەڵاوسانەکە خۆ لە هەموو دنیا نییە لە ئێرانەیە. ئەو بە قیمەتێکی بە نرخێکی یارد
ئاسایی دەیکڕێ بە $10 یعنێتە ناوخۆی مەرزەکەی ئێران لە ئێرانە دەیدا بە $11 بۆ ئاگاداری جەنابەت ئەم $11 ئەم $10 سپای پاسداران بە قیمەتی 4200 تمەن ئەم دولارە دەکڕێ بۆ خۆی بەڵام وەختێک ئەمە دەیفرۆشێتەوە کە دەیدا بە $11 بەم قیمەتی دولار لە بازارڕە دەیفرۆشێتەوە کە قیمەتی دولار لە بازارڕە ئەمڕۆ دولارێک 27,000 تمەنە. کاک بەڵێن دقت بکە مەشتێکی زانستی ئابووریە ڕەنگە خەڵکی سادە سەر لەمە دەرنێنێ. باشە کاک تاهیر لە بەرامبەر ئەمەدا چ شتێک هەیە بێ بەکارتی فشار بەسەر ئێرانەوە تا ئەو ڕەفتارانەی خۆی بگۆڕێ؟ دەزانی کاک بەڵێن من لە پێشتا حەزم دەکرد کە ئێمە نەتیجەیە بگرینەوە کە ئێمە هەم بە تیئوری و بە بۆچوونی زانستی ئابووری ئەمە تەنها ئەوە نییە کە من هەندێک متالعاتم لەو بارەوە هەیە ئەگەر زانەی ئابووریش بێنی چاوی لێ بکەی هەموو ئەم باساکەن. من هەر ئەمڕۆ لەگەڵ مامۆستایەکی زانکۆ هەرکلم بوارە قسەمەکە لەسەر ئەم بەحسەکە کاریگەری ئەم گەمار و ئابووریانە لەسەر ئابووری ئێرانە بێت چۆن بێت یعنی لە هەموو وڵاتەکانی یا مەسەڵەن ئێمە لە عێراقی زمانی سەدام هەر ئەم وەزعەمانە بوو زمانی سەدام بە تەلیس دولاریان دیناریانە با بدای بۆ بازار بۆ ئۆشتومەکی پێ بکڕین بەڵام بەڵام ئەم وەزعەتە ئەم گەمار و ئابووریە ئۆتۆماتیک نابێ بە زەخت و زۆرێکە ئەو دەوڵەتە بێنێتە سەر مێزی مزاکرە ئەوەی کە فشار بێ لەسەر دەوڵەتان من وازانم 3 خاڵ زۆر گرینگە بۆ هەموو دەوڵەتانی دنیا. یەکێک لەوانە ئەبێ هێزێکی عالەمی بڕیار بدا لە دەوڵەتێک و ئیبادەیکە وەکو ئەمریکا بڕیاریدا تەنها ئینگلیسیش یارمەتیگا لای لە سەدام و ئیبادەی کرد. ئەوە ڕێگایەکە کە ئێستا ئێمە تەماشاکەین وەختی تەماشاکەین لە هەموو هێزەکانی دەرەکی ئەمریکا کە گەورەترین دوژمنی ئێرانە و زۆر جددیترە لە هەمویان بە سەدان و بە حەزاران شێوە ڕادەگەینێ کە ئێمە من کارم بۆی نییە کە ئێران ڕژیمەکەی بگۆڕێ فقط ئەمێ حاضر بێ تەوافقکە لەسەر من لەسەر هەندێشت ئەو بارەکەی ئوروپای خۆ دەیبینی هیچ ڕەزامەند نییە لەسەر هیچ ئاڵوگۆڕێک لە ئێرانە. ئەو هێزەکانی پیش کە بریتە لە رووسیا و لە چین کە وەکو گلێنی چای خۆیان دەیپارێزن وەکو منتەقەی خۆیان وەکو شوێنی دەسەڵاتی خۆیان دەیپارێزن لە مقابل ئەمریکا شوێنی تریشە. یعنی ئەگەر یەکێک لە شتەکان هێزی دەرەکیە ئێمە ئێستا هیچ هێزێکی دەرەکی نابینین کە ئەم خەتەرەی بۆ جمهوری ئیسلامی فراهەم کردەوە جمهوری ئیسلامی بترسێتەوەی کە ئەوە هێزێکی دەرەکی هەیە ممکنە پەلامارمدا و حملە بکاوە بمڕوخێنێت. حاڵەتی دووەم ئەوەیە لە هەموو وڵاتانی دنیا وەختی تەماشای مێژووە کە حاڵەتی دووەم ئەوەیە کە هەلومەرجێک لە ناو وڵاتە بێکە بە حرەکەتی کۆمەڵایەتی بە بزوتنەوەی جەماوەری و کۆمەڵایەتی ئەم دەوڵەتە بێتە سەر مێزی مزاکرە و یا پاشەکشێ بکە لەو سیاستانی خۆیان. هێزە جەماوەریە لە هەموو دنیا کاتێک ئیمکانی پیابووە کە بە دەرەجەیەک ئیمکانی نەفەسکێشاندنی بوو بێ یعنی دەرەجەیەک لە دەرەجەیەک ئیمکانێک بوو بێ دەرفەتێک بوو بێ لە وڵات کە ئەم هێزە جەماوەریە بجوڵێ. کۆماری ئیسلامی یەک لەو سیاستانی کە هەمیشە سەرکەوتووە تایەوە لە ڕۆژ ئەوەڵۆ هەموو مخالفێکی سەرکوت کردووە نەیهێشتووە ئۆپۆزیسیۆنی لە ئێرانە دروست بێ ئەوەی کە بۆنی ئۆپۆزیسیۆنی لێ هاتووە سەرکوتی کردووە کە مادام فەزا نەبوو ئیمکانی نەدا بە ئەوەی کە ئەم بزوتنە جەماوەریانە بجوڵێت خەتەرێک لەولاوە ئەحساس ناکە و ئەو هێزەیش کە هەیەتی هێزە سەرکوتگەرەکەی هەتا ئێستەیش ئامادەی هەموو خوێن ڕشتنێکە بۆ ئەوە نێڵێ کە ئەم هێزە جەماوەریە بجوڵێت. ئەمە حاڵەت دوومەکانە لە هەموو دنیای. حاڵەتی سێوەم ئەوەیە کە لەبەر خاتر ئەوەی کە توانایی بەڕێوەبەریان نەبێ یان ناکۆکیان ببێ لەسەر ئەوەی کە لە شێوەی بەڕێوەبەریا ناکۆکی و ئینشقاقێک لە دەسەڵاتە پێک بێ.
ئەم سێ حاڵەتەیە لە هەموو دنیاجا ممکنە لە شوێنێک دوو حاڵەت لەم حاڵەتانە کاریگەر بێ مەسەڵەن ئینشقاقێک لە دەسەڵاتە پێک بێ لەوەدا فەزایە بکاتەوە جەماوەریش لە خوارەوە بجوڵێ یا مەسەڵەن لە زمانی شا گەر حسێویکەی زمانی شا حاڵەتێکی وابوو لە ئێرانەکەەوە بۆ خۆی دەیزانی کە وڵاتی لەوە زیاتر پێ بەڕێوە ناچێ خۆی هاواری کرد کە من وڵاتم پێ بۆڕەوە ناچێت هەر ئەو نائامادەگی خۆشی وای کرد کە بڕیاریش دریا کە شالابن و حرەکەی کۆمەڵایەتی لە خوارەوە دەستی پێ بکرد ئەوەی کە من ئێستا ئەی بینم لە ئێرانە تەنها گەمارۆکان ناتوانێت ئەوە دابینکەوە تەمین بکە. بەڵێ کاکار دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و دەرەوەییش ئاماژە هەن کە کاریگەری سزاکان زۆرە لەسەر کۆماری ئیسلامی ئێران بەڵام ئەوەی کە جێی سەرنجە هەتا ئێستا ئەمریکا نەیتوانیوە هاوڕاییەک لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەیی بێنێتە ئاراوە لەسەر ئەو دۆسەی سزایانە. ئەو وڵاتی ئێستا لە پراوێز نراوە ئەمریکان نییە بەڵکو ئێرانە ئەم بڕیارانەمان زۆر ڕوون و ئاشکران کە هەموو وڵاتێکی ئەندام لە نەتەوە یەکگرتوەکان بەرپرسیارەتی لەسرە بۆ جێبەجێکردنی ئەم سزایانە بەبێ هیچ گومانێکیش بریتانیا فەڕەنسا و ئەڵمانیاش هەموو چاوەڕوانێکیشمان هەیە ئەو وڵاتانەش لەلای خۆیانەوە سزاکان بسەپێنن. تاران بە جۆرێکی تر پەیام و ئاگاهیەکانی ئەمریکا لێک دەداتەوە و هایدا دەنێت کە تەنها هەوڵێکە بۆ خۆسەپاندن. من در اینجا لازم میدونم وەک سەرۆکی ئێران دەمەوێت ڕای بگەێنم ئەگەر ئەمریکا زمانی خۆسەپاندن بەکار بهێنێت لە کاتێکدا بە نەگونجاوی جەغ دەکاتەوە لەوەی توانیویەتی بڕیارەکان دژی ئێران بسەپێنێتەوە ئەمە شتێکە و هیچ کەسێک پێقایل نییە ئەوە دەبێت چاوەڕوانی وەڵامی یەکلایکەرەوەی ئێمەش بێت ئێران لە هیچ قۆناغێکدا نەکەوتۆتە ژێر خۆسەپاندنی ئەمریکا و لەم قۆناغەشدا بەرەنگاری خۆسەپاندنی ئەمریکا دەبێتەوە. کۆماری ئیسلامی ئێران نوکوڵی ناکە لەوەی کە کشانەوەی تاگلایانەی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوەکیەکە قورساییەکی ئەوتۆی بۆ ڕێکەوتنەکە نەهێشتۆتەوە تەنانەت بۆ بەرنامەی ناوچی ئێرانیش بەڵام لە هەمان کاتیشدا هیوایەکی زۆری هەڵچنیوە لەسەر ئاڕاستەکانی تری لە کۆمەڵگەی نێونەتەوەیی داهەن. لەگەڵ ئەوەشدا کە پێدەچێت ڕێکەوتنی ناوەکی کەوتبێتە نیمچە بنبەستێکەوە بەهۆی کشانەوەی تاگلایەنەی ئەمریکاوە بەڵام هێشتاش هاوڕاییەکی فراوان هەیە لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیدا لەسەر پێویستی بۆ پاراستنی کاری هاوبەش وەک خاڵێکی وەچەرخانی گرنگ و بێگومان دەستکەوتێکی گرنگیشە لە بواری دیپلۆماسیدا. ئێران وەک دەڵێ هەموو ئامادەیەکی هەیە بۆ هاوکاریکردن لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا بەڵام جەختیش دەکاتەوە لەوەی هاوکاریکردنەکەی بەمەرجەوە دەبێت. ئێران ئامادەیە تا دەستی خۆی درێژ بکات بۆ هاوکاریکردن لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا بۆ گێڕانەوەی فرەیی و دیپلۆماسیەت بۆ پەیوەندیە نێونەتەوەیەکان جا بۆ جێبەجێکردنیە مامانجا هیچ ڕێگەیەکی تر نییە بێجگە لە هاوهەڵوێستی تا سنوورێک بۆ ڕەفتاری تێکدەرانەی ئەمریکا دابنرێت کە لە بەرژەوەندی هەموو لایەکمانە. بەلای ئەمریکاوە ئێجگار گرنگە کە ئێران کار لەسەر گێڕانەوەی متمانە بکە لە نێو کۆمەڵگەی نێونەتەوەییدا وەکو دەڵێ ئەزمونونەکانی پێشووی ئێران ئەوەی نیشانداوین کە ناتوانین دڵنیابین بەرامبەر بە هیچ هەڵوێستێکی ئێران. وێڕای تۆمارە تۆقینەرەکانی ئێران وەک گەورەترین وڵاتی پشتیوانیکاری تەرۆریزم ئێران مێژوویەکی پڕ لە مەخابن و خۆتزیینەوە و ناتەواوی هەیە بۆ هاوکاریکردن لەگەڵ دەستگای نێونەتەوەی وزەی ناوەکیدا پێویستە ئێران کاری زیاتر و زیاتر بکات بۆ دڵنیابوون لەوەی بە تەواوەتی وابەستەیە بۆ دۆسیانەی تایبەتن بە متمانە. کاکتار دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە دۆسەی هاوڕایی لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەیی و بە تایبەتیش لە ڕیزی هاوپەیمانەکانی ئەمریکادا زۆر گرنگە بۆ ئەم سیاسەتانەی ئەمریکا بەرامبەر بە ئێران. هاوپەیمانەکانی ئەمریکا بۆچی ناتەبان بەڕای تۆ هۆکارەکەی چێ ئێمە جۆمان لە ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بوو ڕایەکی هاوشێوەی ڕاکەی جەنابتی هەبوو پێشتر ینی لە وتارەکەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکاندا دەڵێ سزاکان کاریگەریان نەبووە لەبەرەوە پێویستە بە شوێن میکانیزمی تردا بگەڕێین. بۆچی ئەم هاوڕاییە لەگەڵ ئەمریکادا دروست نابێت؟ زانین سیاسەتی ئوروپا هەر لە ساڵانی پێشیشۆ لەگەڵ ئەمریکا فەرقی بۆ ئوروپا بۆ خۆی بە قازانجی خۆی نبینێ خۆی دەرگیر کا لەگەڵ ئێران لەلایەکۆ زۆر وازە حاگەر بێت و ئێران تێک بچێ تەسیدانێتە سەر قیمەتی گاز و نەوت و ئەوانە کە بۆ ئوروپا زۆر بەدڵی نییە. پشێونە لە ئێرانە نائەمنبوونی هەموو منتەقەکە لە ئێرانە بە قازانجی ئوروپا نیە. ئوروپا حەزی لەو بشێوەیە نیە لە کە ئێرانە بۆ پێک بێت.
ئێران لە ئەوروپا زۆر نزیکترە تا ئەمریکا و ئەگەر بێت و ئەو وەزیەتە نائەمنی و ئەوانە پێک بێ قازان زەرەری بۆ ئەوروپا بێ بەڵام ممکنە زەرەکەی نەگاتە ئەمریکا لەبەر ئەوە ئەمان هەڵوێستیان جیاوازە لەگەڵ ئەمریکا و لەلایەکی تری شۆڕۆک و بۆ خۆت ئاماژت پێکرد ماکرۆنیشی شارەی پێکرد ئەمان دڵنیان لەوەکە بەم شێوەی کە ئەم فشارە بە ئیستلاح حەدە ئەکسەریەی کە ئەمریکا پشتی پێبەستووە وا دەزانن کە ئەمە نابێ بەوەکە و ناتوانن ئەو بەرهەمەی بێ کە ئەمریکا چاوەڕوانی لێەکە بۆیە هەوڵ ئەدەن لە ڕێگەی ترۆ بەڵکو بۆ ئامانجە بکەن. بەڵێ باشە تایر ئێستا کاتێک کە ئەمریکا دەڵێ کۆماری ئیسلامی ئێرانی گەورەترین وڵاتی جیهانە کە پشتیوانی لە تێرۆریزم بکات ئەوروپاییەکان لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە یعنی هەتا ئێستاشی لەگەڵدا بێ یەکێ لە گرفتەکانیان لەگەڵ ئێراندا ئەوەیە کە دەستی تێرۆری ئێرانی لە ناو وڵاتەکانیاندا کار دەکا چەندان جۆر لێدوانی ئێجگار قورسی ئێرانیەکانمان جۆ لێ بۆ بەرامبەر بە ئەوروپاییەکان ئەوروپاییەکان چاوەڕی چی لە ئێرانەکەن؟ ئەوروپایەکان دەزانن کە ڕژیمی نەحس و دیکتاتۆر و هەتا حەسکەی خراپە بۆ منتەقە هەتا حەسکەی ئامری بلبشێوە و نائەمنیە لە منتەقەکە هەموو ئەوانە ئەوروپایەکان دەزانن ئەوانە بێخەبەر نین ئەمڕۆ سیاسەتی کۆماری ئیسلامی ئەوەندە ڕوونە من پێم وایە هەر کەس کەمترین سیاسەتیش بزانێ تێدەگالەوە کە کۆماری ئیسلامی چه ڕژیمێکی هار و دیکتاتۆر و پشتیوانی تێرۆریزمە لە هەموو جیهانە لەوە هیچ گومانێک نییە بەڵام قسە لەسەر ئەوەیە کە چۆن ئەم ڕژیمە وا لێ ئەەکەی کە دەستی کۆتا بکەی لە ئەو کارانە کە دەیکا ئەوان لەسەر ئەو بڕواان کە ئەم سیاسەتی گەمارۆدانی ئابووری ناتوانانی ئەو بەرهەمەی بێ و ئەوان بۆیە بەرجامیان پێ باشتر بوو کە مقدارە دەستی کۆماری ئیسلامی کۆتا بکاوە لەو هەنگاوە بۆ هەنگاوی تر بڕۆن ئەوان ئومێدیان بە ئاڵوگۆڕی تر هەیە هەموو جارێک بۆ ئاڵوگۆڕانەی بۆ خۆیان ئەقیدیان پێ ئاڵوگۆڕێکی لەسەرخۆتر و ئەمینتر و ئەوانە ئیمکانی هەیە کە بتوان شتەکان پێک بێنن دوایویشە ئەگەر قرار بێ ئاڵوگۆڕێک لە وڵاتێکە پێکبێ ئاڵوگۆڕەکە خۆ بێ بە پشت بەستن بە خەڵک و جەماوەری ئەو وڵاتە بێ زۆرتر خەڵک و جەماوەری ئێران لە حاڵەتێکان کە بۆ خۆیان بە تەنهایی ئەو کاریان پێ ناکرێ و بۆ پشتیوانیە سیاسیش ناتوانن تەنها بۆ پشتیوانیە سیاسی ئوروپاش بتوان ئەو کارەکەن کاکە بەڵێن جەنابەت باش دەزانی من ئەو نمونەی ڤێنزوێلا زۆر بەلام و گرنگە حتا ئەمریکا و کۆمەڵی وڵاتی تریش ڕئیس مەجلسەکەیان وەکو سەرۆکۆماری مۆقەت بە ڕسمی ناسی پشتیوانی تەواویان لێکردن بەڵام مادام کۆمەڵێک لە خەڵک لە ڤێنزوێلا و لەگەڵ هێزە چەکدارەکەی بە تەواوی پشتیوانیەکەن لە دیکتاتۆرەکەی ڤێنزوێلا ئەو ڕژیمە هەر لەسەر کار خۆی ماوە بەقایاوە بە ژیانی و ئیسفادەیش دەکات لەو دوو دەستەگی و دووبەرەکیەکە لە کۆمەلگای نێودەوڵەتی هەیە لایەکۆ ڕووس و چین و ڤێتنام و لاۆس و کامبۆج و ئێران و تورکیا ئەوانە هەموو پشتیوانی لەیەکەن ینی ئەم وڵاتانە لەوە پشتیوانیەکەن ئێران بە دوو هێزت بە دوو شتەوە ماوە دڵنیا من لەوەی کە بەشێک لە خەڵکی لەگەڵە ئەم خەڵکە هەر تەنها ئەوە نییە کە دیکتاتۆرێکە و لێە ترسن ئێستا توێژێک لە کۆمەلگای ئێرانە ئەبێ بە ملیاردر ئەم توێژە ئێمە حتا بەر کوردستانی شەکەوێت کۆمەڵی خەڵکی کوردیشان کە دەوڵەمەند بوون لە بوونی کۆماری ئیسلامیە بوون بە ساحب شت بوون بە ساحب پلۆپایە یعنی کۆمەڵێک خەڵک هەن بە دۆر کۆماری ئیسلامیە چەند دەرسەدە من هیچ ئامارێکم بەدەستەوە نیە بەڵام بێگومان کۆمەڵێک خەڵک لەگەڵ جمهوری ئیسلامیە هەن هێزێکی چەکداری پانوبەرینیشی هەیە و ئەم هێزە چەکداری شێب هێشتا تا ئەم ڕۆژ کە من تۆ قسەکەین توانای ئەم سەرکوتکردنە هەیە بەم دوو فاکتۆرە کۆماری ئیسلامی لەدایکۆ ماوەتۆ بە اختلافاتی دەرەوەیش هێزە دەرەکیەکان بوون بە دوو بەشێت پشتیوانی لەکەن بەشی بەرهەڵستی باشە کاکتار پەیوەندی بە ئەوروپاوە وەکو جەنابەت ئاماژە پێکرد ئەوروپا هەموو ئەو شتانەی ئێران پێدەزانێت وەکو باسیشمان کرد ئەوروپا لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکادا نییە بەرامبەر بە ئێران ئەی ئەڵتەرناتیڤی ئەوروپاییەکان چییە؟
چ جۆرە سەر و سەودایەکیانوێت لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا بکرێت. ئالترناتیوی ئوروپا ئەو شتە نییە کە من و ڕەنگە جەنابەت بە دڵمان نەبێ، ینی ئەو شتە نییە کە ئێمە حەزی لەکەین. ئوروپا حقیقەتەکەی ئەوەیە من وازانم ئەوان مشکلیان ئەوە نییە کە خەڵک سەرکوت دەکرێ، مشکلیان ئەوە نییە مافی مرۆڤ پێشێ لەکرێ، ئەوان ئەمن و ئاسایشێکیان لە منتەقا ئەوێ بۆ بەرژەوەندەکانی خۆیان و پەیوەندیەکیانەوێ لەگەڵ ئێرانە لەو حەددا ئەیانەوێت، لەو حەددا ئەوان پێیان وایە بە ڕەوابەتی دیپلۆماتیک و بەکاری دیپلۆماسی ئەوانە دەکرێت ئەوانە جێبەجێ بکرێت. ئەگەر لەو حەددا بێ بۆ دوور نییە ئەو داخوازی ئەوانە بێتە دی، ئەگەر مەبەستیان گۆڕاندن نەبێ، ئاڵوگۆڕێک نەبێ لە دەسەڵاتی ئێرانە کە بۆ خۆیان بە هیچ وەج باسی ناکەنەوە ئەسڵان پێبندیش بەوە ئاڵوگۆڕێک پێک بێ، بۆ ئەوان ئەو نوعە لە سیاستکردن بە قازانجی خۆیان دەبینن تا ئەم زەخت و زۆر و ئەم فشارەدانان لەسەر ئێران. ئەم مەسلەی سەقامگیری ئاسایشی، سەقامگیری ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر ئەمە بەهایەکی هەبێت لە لای ئەوروپاییەکان چۆن دەتوانن ینی خۆیان لەو هاوکێشەیە دوور بخەنەوە کە ئێران سەرچاوەیەکە بۆ ناسەقامگیری لەو ناوچە گرنگەی جیهاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ڕووداوەکانی چەند مانگی ڕابردوو و نیشانی دای ئەوەی کە ئێران لە تەنگەی هورمزدا دەیکرد. ئەگەر ئەمە هۆکارێک نەبێ بۆ ناسەقامگیری چ شتێک بەلای ئەوروپاییەکانەوە هۆکارە بۆ ناسەقامگیری. دەزانی کاک بەڵێ من وا بیرەکەمەوە ئەگەر ئیمپراتۆری کە دەسەڵاتی ئێران بە شێوەیەک ئیمپراتۆری ئەبینە من لە واقع هەر لە عێراق وەگەر حسیبیکەی عێراق و ئێران و سووریە و لوبنان و یەمەن ئەمانە حسیبیکەی دەوڵەتێکی نورماڵ و دەوڵەتێکی مدرن نیە ئێران لە واقع نوعێک ئیمپراتۆریە. هەموو ئیمپراتۆرەکان کە لە توولی بە درێژایی مێژوو کە چاوی لەکەی ئەگەر سەردەمێک هەوڵیان داوە کە خۆیان بڵاوەکەنەوە هەر ئەم بڵاوکردنەوەی خۆیان لە سەردەمێکا و دوای ماوەیەک بۆ بە باعث مەرگی خۆیان بۆ باعثەوە کە نەتوانن خۆیان بپارێزن و ئیمپراتۆریەکە خۆیان بپارێزن. ئێران حاڵەتێکی وای لێ هاتووە، ڕەنگە ئەو سیاستانی ئوروپا زۆرتر لەم ڕێگاوە چاوی لێ بکەن کە ئەمە بۆ ئێران ناچێتە سەر، ناتوانێت درێژماوە بێ و ئەمە فشارێکی ئەم خۆ بڵاوەکردنە قورسایەکی یەجگار زۆری هەیە، هەزینەیەکی یەجگار زۆری هەیە، ناتوانێت هەموو درێژە پێ بدا و دوای ماوەیەک ئەمە دەپسێ و زەختی دەکەوێتە سەر. ئێستا جەنابەت چاوی لێکرد لە عێراق زەختی لەسرە، لە سووریە زەختی لەسرە، لە لوبنان زەختی لەسرە، لە یەمەن زەختی لەسرە. ئەگەر ئاوا درێژماوە چاوی لێ بکەی ڕەنگە بۆ چوونی ئوروپایەکان بۆ خۆیان بۆ چوونێکی معقول و منطقی بێ کە ئەمە دوای ماوەیەک زۆری بۆیە و بم پەیوەند و ڕابەتە دیپلۆماسی و ئەوانیش کە کارەکانی خۆیانەکەن ئەو ئامانجی کە ئەوان زۆرتر ئەیانەوێت بێتە دی بەبێوە لەگەڵ ئەمریکا بن و هەوڵ بدەن بۆ شێوە کاروبارەکان ببەنە پێش. ئاماژۆ بە کۆمەڵە فشار کرد لەسەر کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی لە وڵاتانی ناوچەکەوە. ئەو فشاری کە لە ناوخۆی وڵاتەکەدا هەیە بۆ نمونە ئەو خۆپیشاندانە گەورانەی کە کران لەم چەند مانگەی ڕابردوودا لە ناو کۆماری ئیسلامی ئێرانە، ئەمە چەند بەهێن وەردەگیرێ کاتێک کە بینە سەر ئایندەی ڕژێمی ئێران، ینی مەبەست بلەوەی کاتێک باز لە ئایندەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەکەین خۆپیشاندانە ناوخۆیەکان چەندێک بەهێن وەردەگیرێ. بەلای منە خۆپیشاندن ناوخۆیەکان ینی تووڕەبوونێکی یەجگار زۆر لە ناو خەڵکی ئێرانە بە ئام هەیە، بەڵام ئەو خەڵکی ئێران مەبەستمەوە نییە کە هەر 100% خەڵکی ئێران وەکو پێشتریش ئاماژەم پێکرد بەشێک لە خەڵکی ئێران لەگەڵ کۆماری ئیسلامی، بەڵام خەڵکێکی یەجگار زۆر ناڕازین لە کۆماری ئیسلامی لە کوشتن و بڕین و بێمافی و بێکاری و گرانی و هەموو ئۆشتانە هۆکارن بۆ ئەوە ناڕازی لە ناو کۆمەلگای ئێرانە یەجگار زۆرە. بەڵام ئەوەی کە مشکلە ئەم ناڕزایەتی ئەم هێزە ناڕازیە ڕێکخراو نییە، ئەم هێزە ناڕازیە نە ڕێبەری هەیە نە ڕێکخراوە نە حزب و ڕێکخراوەکانیش ئەوەیش کە هەن توانویانە بۆ خۆیان ڕێکخەن و بتوانن کاریگەری و تەسیریان بێ. وەلی لەوەیش گرنگتر من هێز و حزب و ڕێکخراوەکان مەبەستم ئەوانەی نییە کە ئۆپۆزیسیۆنن لە دەرەوەن، ئەو هێزە ئۆپۆزیسیۆنن لە دەرەوەن هەموو ئەوانە گەر ئێمڕۆ بیان کە بە یەک حزبیش
ناتوان حرەکەتێک پێک بێنن ڕەنگە خەڵکی پێ دڵخۆشکەن ڕەنگە خۆ ئامادەگیە بێ بۆ داهاتوو لە ئاڵوگۆڕێکا لە ئەگەری و ئاڵوگۆڕێکا کە پێش بێ بەڵام ئەمڕۆ ئەمانە هێزێک نین کە ئەوەندە نفوزیان بێ بتوان حرەکەیەک پێ بێنن یا ئەتوانم بەر لە ڕوانگەیەکی تریش و باسی بکەم حتا ئەگەر ئەمان نفوزیشیان بێ خۆشەویستیشیان بێ وەزعیەتی ناوخۆی ئێران وانە کە تۆ بتانی فەرمان بدەیت و خەڵک بە چەپ و بەڕاست پێ بکەیت. کاک تاهر ئەگەر بکرێت زۆر بە کورتی پێمی بڵێ ئەو زمینەیە چۆن دەڕەخسێنرێت چ جۆرە بەرنامە ڕێژیەکی پێویستە چ جۆرە پلانێکی پێویستە تا بتوانرێ ئەو زمینەیە بڕەخسێنرێ گەلانی ئێران پێکەوە هەر هیچ نەبێ هیچ نەبێشتێکی هاوشێوەی ڕووداوەکانی ساڵی 1970 ئێران بکەن. بەلای منەوە کاکە بەڵێن بەلای منەوە تەنها بەوە نییە کە بە فکر و بە ئیدە و بە نەقشە و حرەکەتی ئێمە یعنی ئێمەی ناڕازی لە کۆماری ئیسلامی تۆ بتانی ئەو حرەکە پێک بێنی بەلای منەوە لە دەسەڵاتدارەتی ئێرانە دەبێ نۆعێک شتێک پێک بێ شلیەک پێک بێ دەرگایەک بکرێتەوە تا خەڵک بتوانن ئەسڵ ئیمکانی ئەوە پەیاکەن بەرەو یەکخستنی خۆیان بچن. ئەگەر شتێکی عجایب نەبێ من مەسەڵەن زۆر هیوادارم کە ئەو خامنەیە زووتر بمرێ لەسەر جێگر و لەسەر بەڕێوەبردن و فلانەوانە ناکۆکی ناوخۆیان لەو حاڵەتا پێک بێ کە دەرفەتێ بکاتۆ ئەوە حاڵەتێکیشی ئەوەیە کە زەخت و زۆرە ئابوووریەکە وای لێ بکا کە ئیتر خۆیان ئیمکانی بەڕێوەبردنیان نەبێ و ناکۆکی لە ناوخۆیانە پێک بێ لەوەی کە ناکرێ بەم شێوە درێژەی بدەی ناکرێ بەو شێوە ئێدامێ بێ ئەمە وابکا کە دەرفەتێ بکاتۆ کە خەڵک هەوڵ بدا بۆ یەکگردن و یەکخستنی خۆی و حرەکەتی جەماوەری یعنی نوازان کلیلەکە لەسەرۆیە تا ئەوەی لە خوارەوە بێزۆت. بەڵێ کاکتار من دەگەڕێمەوە بۆلات ئەلبەتە ئەمریکا بەرەنگاربوونەوەی ئێران بە بەشێک لە سەقامگیری ویان لە هەوڵەکان بۆ سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبینێت. ئەگەر بەڕاستی ئاشتی دەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر ڕژدیت لەسەر ڕێگەگرتن لە هەڕەشە و مەترسی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوە پێم وایە ئەوروپیەکان تێدەگەن لەو مەترسیانەی ڕێک لە کۆماری ئیسلامی ئێرانەوە لەسەر وڵاتەکانیانە جا من زۆر دڵنیام گەلانیە وڵاتانە زیاتر هەست بە پارێزراوی دەکەن بەڕاستیش بە شێوەیەکی تایبەت حکوومەتەکانیان پێمان دەڵێن نایانەوێت گەماروی چەک لەسەر ئێران لا بدرێت لە نامەکانیشیاندا بۆ نەتەوەی گرتوەکان ئاماژیان بەوە کردووە کە دەخوازن گەماروی چەک لەسەر ئێران درێژ بکرێتەوە جا هەواڵە خۆشەکە لەوەدایە کە ئەمریکا وا دەکات ئەو گەمارویانە لەسەر ئێران درێژ بکرێنەوە. هەر بۆیە ئەمریکا ئێستاشی لەگەڵدابێت جەخت دەکاتەوە لەوەی نابێت و ناکرێ گەماروی چەک لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەڵبگیرێت. ئەم فەرمانەی ئێستا ڕێگەگرتنی زیاترە لە ئێران لەوەی بتوانێت چەک بکڕێت یان بڵاویان بکاتەوە ئەم فەرمانە یارمەتی دەرە بۆ پاراستنی هێزە سەربازیەکانمان هاوپەیمانەکانمان و هەروە خەڵکی سەڤیل تا ئەو کاتەی ئێران ڕێو شوێنە نێونەتەوەیەکان جێبەجێ دەکات داوا لە ئێران دەکەین جموجۆڵە شەڕەنگێزیەکانی لە ناوچەکەدا ڕابگرێت و وەک وڵاتێکی ئاسایی کار بکات ئێمە ئامادەین بۆ وەڵامدانەوەی هەر شەڕەنگێزیەکی ئێران سەرکردە لەشکریەکانمان دەسەڵات و سەرچاوی پێویستیان دراوەتێ بۆ پاراستنی هێزەکانمان و ئامادەباشی بۆ هەر ڕەوشێکی ناسایی بەردەوام لەگەڵ هاوپەیمان و دۆستەکانماندا دەبین بۆ بەرەنگاربوونەوەی ڕەفتارەکانی ئێران بۆ ناسەقامگیری. واشنگتن ڕەخنەش لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان دەگرێ بە تایبەتی پاش ئەوەی کە قبوڵی نەکرد گەماروی چەک لەسەر ئێران درێژ بکرێتەوە هەر بۆیە لە ئێستادا وەک گەورە کاربەدەستان لێرە لە واشنگتن ئاماژەی پێدەکەن ئەمریکا بە ئەرکی خۆی دەزانێ ئەو گەمارویانە بسەپێنێتەوە. بەداخەوە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان شکستی هێنا لە ئەرکەکەیدا بۆ بەرزڕاگرتنی ئاشتی و ئاسایشی نێونەتەوەی چونکە گەماروی چەکی لەسەر ئێران درێژ نەکردەوە بە پێچەوانەی نەتەوە یەکگرتوەکانەوە ئەمریکا ڕێگەن نادات ئێران ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان جیهان بخاتە مەترسیەوە بەهۆی هاوردە و هەناردەی موشکی باڵستیکی و سیستمی تری پێشکەوتوی چەکەوە. کاکتاهێر دێمەوە بۆ لای جەنابەت ئەمە هەڵوێستێکی گونجاوە بە تایبەتی ئەوروپاییەکان دێن دۆسەی گەماروی چەک دەکەنە بابەتێک و ڕێگە نادەن بە ئەمریکا کە ئەو گەماروی چەکە درێژ بکرێتەوە لە ئەنجومەنی ئاساییشدا چ بەرژەوەندیەکی ئەوروپاییەکان هەیە لەوەی کە ئێران چەکی پێ بدرێ یا چەک بکڕە و چەک بفرۆشە. من نازانم کێشەکە
تەنها ئەوە بێ کە چەکی پێ بدریا پێ نەدرێ کێشەکە ئەوەیە کە ئەوان لەگەڵ ئەمریکا هاوجهەت نین لەسەر پلانەکانیان بەرامبەر بە ئێران ئەوان لە بەرجاما بوون بەڵام ئەمریکا ئەم بەرپرسایەتی لە قبول نەکرد درێژەی نەدا بە بەرپرسایەتێکە خۆی تەرحەکەی شێوان و لە بەرجام هاتە دەر و یەکلایەنە بڕیاریدا بەرامبەر بە ئێران و ئێستش دەوێ یەکلایەنە بەرامبەر بە ئێران هەڵوێست بگرێ و دەیەوێ هەموو ئوروپا شوێنی بکەوێ و ئەمانە بۆ ئوروپایەکان زۆر ئاسان نییە نە بڕوایانەیە بۆشتە پێکەوە تەوافقیان بووە کە لە بەرجاما بن و بەرجامیان بە باش زانیوە بە سەرکەوتویان زانیوە بەڵام ئەمریکا هەموو ئەوانی تێکداوە یەکلایەنە بەڵام کاگ تاریانی ئەمە گەتە باشا بکەین لە پاش بەرجامەوە جموجۆڵەکانی ئێران چەندێک چڕوپڕ بوون حەزبڵڵا چەندێک بەهێز بوو میلیشیا شیعەکانی تر لە ناو عێراق داوانەی کەسەر بە ئێرانن چەندێک تواناییان پێدرا کەواتە بەرجام ینی وەکو ئەمریکاییەکان دەڵێن زیاتر لە بەرژەوەندی ئێران کەوتەوە نەک ئەوەی کە ئێران سنووردار بکە زۆر بە کورتی تکە ئەگەر ڕایەکتە بێ من ئەڵێم ئەگەر بەرجام بۆ ئامانجێکی دیاری کراو بووە بۆ پێشکەری بە سلاحی ئەتۆمی بووە ئەگەر بۆ ئەوە بووە هەموو ئەوانەی کە چوون بازرسیان کردووە لە ئێران باسی ئەوەکەن کە نەچۆتە پێش ینی بەرجام بە قەولی ئوروپایەکان سەرکەوتوو بووە بەڵام بەرجام بۆ ئەوە نەبووە کە هەموو سیاسەتی دەرەوەی ئێران کۆنتترۆل بکە دەستدرێژی ئێران لەم وڵات و لە وڵات و ئەوانە ئەوە ئامانجی بەرجام نەبووە تۆ ناتوانانی وەختێک تۆ بەرجامت بۆ شتێک دامەرزانوە تەوەقعی شتێترت بێلی ئەگەر وایە بەرجامە بووە بۆ ئامانجی گەورەتر و پان و بەرینتر بووە تا ئێستا هەڵسەنگانت بوو بکردایە بتوتایە بە ئامانجەکەی نەگەیشتووە ولی لە ناو ئامانجەکەی خۆیان بە قەولی ئوروپایەکان بەرجام سەرکەوتوو بۆ ئێران ئەمریکا تاوەدەکەی شکاندووە ئەمە ئەوروپاییەکان وا دەڵێن بەڵام کاکتار بەڕای جەنابێ هەبوونی ڕوانینێکی جیاواز لە سیاسەتەکانی ئەمریکا ئەوەی کە ئەوروپا ئێستا بەرامبەر بە ئێران دەیکا ئەمە بۆ مانایەیە کە دەواازەکان لە بەردەم ئێراندا بکرێنەوە ئەمە بۆ مانایەیە کە ئەوروپا زەمینەیەکی تر بۆ ئێران بڕەخسێنێ ینی وەکو ئاماژەم پێکرد با ڕوانینی جیاوازی هەبێت لە ئەوروپا بەڵام ئەمە بۆ مانایە نییە کە ڕژێمی کۆماری ئێرانی هەڵسێنێتەوە لە کاتێکە ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی کە ئێران هەر بە تەواوەتی لە پەراوێز نراوە من پێم وایە هەروەک پێشتیش ئەرزم کردی دوو فاکتۆر هەیە یەکی فاکتۆری ناوخۆیەکی فاکتۆری دەرەکیە ئەگەر فاکتۆرە دەرەکیە کە حەسابکەین بە بێگومان ئەم ناکۆکی نێودەوڵەتیە کە ئێستا هەیە کە کۆمەڵگای نێودەوڵەتی بۆتە دوو بەرەیەکی لەگەڵ ئەمریکا بێ و بەرەیەکی لەگەڵ ئەمریکانە بێ ئێران لەمە سوء ئیستفادەکەوە بە قازانجیەتی بۆ خۆڕاگردنی بۆ مانەوەی لەم هەلومەرجایە کە زۆرتر بازاڕی ڕەشی بۆ کرێتەوە زۆرش دەتوانێت بە بکە ئێستاڵێن 125,000 بشکە لە ڕۆژە فقط سوپای پاسداران نەوت دەفرۆشێ هەر ئەو کەمتر لە 500,000 بشکە کە نەوت فرۆشتنە خۆ دیارە نەبووە بە 100% کە ئەمریکا قەولی دابێنێتە سەر سفر ینی ناکۆکیەکانی دەرەکی دەرفەت بۆ کۆماری ئیسلامی پێکدێنێ ئەگەر ئەو ناکۆکیانە نەبێت بێگومان قسەکەی جەنابەت ڕاستەوە دەرفەتی زۆر بۆ زۆر کەمترەوە بێتەوە و فشار و زەختەکە لەسەری زۆر کاریگەرتر دێت کاکتار زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنگتندا سپاس و پێزانینم کاکتار سپاس کاکجان زۆر سپاس دەکەم ئەلبەتە ئازیزان سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە هەتا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بەرنامەی داهاتووی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە بۆی خۆشم بەڵێن ساڵح لەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان دێڵێت.